لە لندن سەمینارێکیان ڕێکخستووە لەسەرەوەی کە باس لە ئەوواکەن لەم سەمینارایە ئەو مناڵانی بەر زەبری دەرونی ئەکەون چ کاریگەریەک ئەم زەبری دەرونی لەوانە دروست ئەبێت و هەروەها بەداخەوە سەرکۆ ئەوەی لە مناڵە لە ڕووی دەرونی و ڕوو ئەدات و تا کاریگەریەکی نەڕیانی وەکو زەبری دەرونی زۆر تیانە بناغانێت هەر بۆیە ئەمان هاتوون لە سەمینارەکە باسی ئەویان کردو لە گەورە ساڵیە چی بەسەر ئەم مناڵانادێ جابۆی کە زیاتر ئێمە زانیاری وەرگین دەستیان خۆش بێ ئەوان لێوە ڕێکیان خستۆ هاوکارانی ئێمەش دەستیان خۆش بێ لێرەوە کردویانە بە راپۆرتێک بە بچین لەم راپۆرتە ببینین. دەتوانم بڵم بابەتەکەی ئەمڕۆمان پەیوەست بوو بە تراوما لە تەمەنی منداڵیدا و چۆن تراوما کاریگەری دەبێت لەسەر ژیانی کەسەکان لە داهاتوودا. بەپێی بیرروڕای چەندین سایکۆلۆجستی بەناوبان کە ئەم بیرەکانی ئەوان بە دڵنیایی بە چەندین ریسێرچ و بەحثدا تێپەڕیون هەتا گەیشتوونەتە ئەو ڕاستیانە کە هەمویان تاکید لەسەرەوە دەکەنەوە یاخود با بڵێن کۆکن لەسەرەوەی کە پەیوەندی لە بینی باوان و وەچەکاندا زۆر گرنگە بۆ ئەوەی تۆ لە داهاتوودا کەسێکت دەستکەوێت کە کەسەکە بە شێوەیەک لە شێوەکان پێی بڵێن کەسێکی سەلیم کەسێکە کە دوورە زۆرتر لە سیفەتەکانی تراوما و شڵەژانی دەرونی بەڵام ئەگەر هاتوو ئەو پەیوەندەی کە لە بینی باوان و وەچەکاندا هەیە پەیوەندێک بوو لەسەر بنەمای خۆشەویستی و لێک نزیک بوونەوە و چۆن با بڵێن خزمەتکردن بنیاد نەنرابوو بە دڵنیایی ئەو کەسە لە داهاتوودا کەسێکی تەندروست نابێ ئەو ڕایەڵی پەیوەندی ڕایەڵێکی پەیوەندی دروست نابێ و بۆ تاویزدانەوەی ئەمانە چەندین ئەفکار یا باڵێن چەندین ئەوەی کە بە ئینگلیزی پێی دەوترێت protective behavior ئەفکاری تەسەڕوفی جیاواز هەڵدەبژێرن بۆ ئەوەی تعویزی ئەوە بدەنەوە کە لە منداڵیدا لە کیسیان چۆن کە زۆری نەشیان نائاگاین بۆیە مەشاکل دروست دەکەن هەم بۆ خۆیان هەم بۆ کەسانێک کە لە دەوریان. ئێمە پشتە بەستینەوە بە هەنێ بەرنامەی نێودەوڵەتی بەتایبەت PSS Psychosocial Support بۆ مناڵ لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەت دەشکەین لەگەڵ مناڵی ئاوارەکان ئیشەکەین لەگەڵ مناڵ کە ڕوبڕوت و تیژی بوونە ئیشەکەین هەستەکەین هەمی جیاوازی هەیە ئێستا ئەو مەترسی تازە هەیە بۆ کۆمەڵگای خۆمان بەتایبەت ئێستا مەسەلەن ڕادیکالیزم کە باسمان کردبوو ئێکستریمیزم ئۆنلاین سیفتی سکیۆریتی ئەم کێشانە تۆزە تازەن ئێمە زۆر خۆشحاڵە بین کە کەسێک کە خۆی کوردە پسپۆریشی هەیە لە مەجاڵی بتوانێت هاوکارمان بێ بۆ ئەوەی کە بەرنامەی تایبەت دابڕێژینەوە ئەوەنە پشتە بستینەوە بە ئەو بەرنامانە کە داڕێژراون لەوانەی بۆ کۆمەڵگایەکی کار پرسیارەکەشم ئەوەیە ئایا ئێوە ئامادەن لەگەڵمانە کار بکەن بۆ ئەوەی کە بتوانین ئەم هەنگاوانە ببینە پێشەوە هەنگاوێکیش هاتوونێتە پێشەوە بەتایبەت لەگەڵ زانکۆی سلێمانی بەشی کاونسلینمان کردوێتەوە تازە ئەمە ئێستا وای لێکا کە خەڵک دەتوانێت اختصاصی کاونسلین وەربگرێت و بتوانن لە خوێندنگاکان ببین بە کاونسلەر ئەمە هەنگاوێکی باشە ڕاستی لەوانەیە کۆڵەتیەکە ئەوە نەبێت کە من تۆ چاوەڕوانی بین بەڵام هەنگاوێکی یانی دەستپێکێکی باشە هیوادارم ئێوەش بتوانن هاوکارمان بۆ ئەوەی کە باشترێکیش بکەین لە مەجاڵەکە.